ئێمە کوردین بە تورکیای داگیرکەر تورکیای داگیرکەر سۆشیاڵ میدیامان پڕ کردووە بەڵام پشووی هاوینە و سەری ساڵمان لە تورکیا بەسەر دەبەین. ئێمە کوردین هاتنی درۆنی تورکیمان لا کارەساتە بەڵام بە کڕینی کاڵای تورکی دڵخۆش دەبین. ئێمە کوردین تورکەکان داستان و کەلتوری ئێمە دەدزن کەچی ئێمە بە دیار دراما تورکیەکانەوە دادەنیشین. ئێمە کوردین گوێ لەو گۆرانیە تورکیا نەدەگرین کە ئاوازەکەیان لە هونەری کوردی دزیوە. ئێمە کوردین خۆمان بە تورک نازانین بەڵام بە کوردانی باکوور دەڵێن کوردی تورکیا. ئێمە کوردین دەزانی چەند گەڕەک لە ئەستەمبۆڵ هەیە بەڵام نازانین جیاوازی ئامێدی و ئامەت چییە. ئێمە کوردین کاتێک دەچینە وڵاتی تورکیا بە زمانێکی تر قسە دەکەین چونکە لەگەڵ کوردانی باکوور لە زاراوەی یەکتری تێناگەین. ئێمە کوردین تا ئێستاش وا دەزانین کوردبوون بە تەنیا لە بەرکردنی جلوبەرجی کوردی و قسەکردن بە زمانی کوردی و هەڵکردنی ئاڵای کوردستانە.